سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەر سەرۆکاری دواکەوتنی موچە خۆران دەکەین. ناوەڕاستی مانگی شەشە بەڵام تاکو ئێستا وادەی دابەشکردنی موچەی مانگی پێنج ڕانەگەێنراوە. قسە لەسەرەوە دەکەین داهاتەکان ئێستا چەندن، داهاتی ناوخۆ و ئەو داهاتەی کە لە فرۆشین نەوت لە ناوخۆ دەست دەکەوێت و ئەو 400 میلیارانەی کە لە بەغداش پارانەی کە هاتوون چیان لێ هاتووە. هەروە قسە سەر پشکێریم لە بودجێ عێراقیش دەکەین لە هەولێرەوە کاک عەلی حەمەد ساڵح لەگەڵمان دەبێت و لە ستۆدیۆش مامۆستا داراسیەکانی پەرلەمانتاری عێراق لەگەڵمان دەبێت. کاک عەلی بەخێر بێنە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەوەی کە بەڕێستان بە داچوتنان کردووە هۆکاری چی کە تاکو ئێستا وادەی دابەشکردنی موچە ڕاناگەێنرێ و ئەو داتانەی کە لای بەڕێستە داهاتەکان ئێستا چۆنن؟ بەناوی خوای گەورە و میهرەبان ڕێزمەیە بۆ مامۆستا دارا و بینەرانی بەڕێز و جەنابن. طبعا لە دوای ڕاگرتنی نەوتەوە شپرزیەکی زیاتر بە حکوومەتی هەرێمەوە کەوتووە، ناڕوونی زۆرتر هەیە. سێ مەزدەری سەرەکی هەیە ئێستا، یەکیان نەو پارەی کە لە بەغداوە دێ 400 ئاوا جارجار دێ، یەکێکی تریان کە هیچ قسەیەکی لەسەر نییە و کەس باسی ناکا و حکوومەتش دەنگی لێوە نایانێ، ئەو داهاتی بەرهەمە نەوتیەکان و فرۆشتنی نەوتی خاوە لە ناوخوا بە تەنکەر کە من معلوماتم هەیە لە ماوەی ڕابردووە فرۆشرا بە تەنە فرۆژرا، تەنێ لە 250 دۆلارەوە هەتاوەکو 300 دۆلار ئەفرۆشرا. لەگەڵ داهاتی ناوخۆش مانگانەیە ئێستا تقریبا نزیکەی 330 میلیارە. پێویست بۆ حکوومەتی هەرێم لەم ماوە هەموو ئەمانە بە وردی ئەعلان کە و خەرجی و داهاتەکان بخاتە ڕوو، بەڵام هیچی نەکردووە. منم ڕۆ گوێم لە شتێکی وەزارەتی دارایی بوو گویا لە کەناڵی بڵاویان کردبووە کە ئەڵێن ئەگەر 400 میلیارەکەی بەغداش بێت هێشتا 300 میلیار عجزمانەیە. ئەم قسە بۆ من جێگەی باوەڕ نییە، چکە ینی ئەوان بەس 230 میلیارد دینار داهاتی ناوخۆیان لەبەردەسە، ئەی داهاتی بەرهەمە نەوتیەکان، ئەی داهاتی نەوتی خام بە تەنکەر و داهاتی ناوخۆش ێستا نزیکەی 330 میلیارە. ینی ئەوەی هەیە تا ئێستا ئەمەیە کە بۆم باس کردی. بەڵێ بەس کاک عەلی ئێستا و داهاتی کە لە بەردەستە بەشی موچە ناکە یاخود ڕوونە ئێستا داهاتی ناوخۆی کە بەڕێز دەڵێ 330 میلیار چی لێ هاتووە، داهاتی فرۆشتنی نەوت، ئەو 400 میلیارانەی کە لە بەغداواتن 400 میلیاری چۆن خەرج کرا، دیارە چی لێ بەسەر من پێم وایە بەو 400 میلیارەی بەغداوە زۆر بە باشێتوان موچە تەوسیەکەن، یعنی ئەگەر تەنزیم کرێ. بەڵام کێشەکە ئەوەیە کەس هیچ ئەعلان ناکە، ینی کەس هیچ شتێک ڕاناگەێنێ، نە حکوومەت نە وەزارەتی دارایی نە هیچ موەسسەسەیەک. ئەم تەفاسیلانە چەندێکیان ینی مەسەن با پرسیارەکەی تر بەم نەوع بکەین. باش گریمان ڕێکەوتن نییە لەگەڵ عێراقا، عێراقیش بەو سوڵتەی هەیەی ناڵێنەوت بفرۆشی چیەکەی ینی وانە ینی ناکرێت بڵێ نەوت هیچ داهاتێکی نییە 80 ڕۆژە، ئەمە هیچ منطقێکتیان نییە. ینی نەوت ئەتوانێت پاڵێورێ ڕێگەیتر هەیە، خۆ ئەوەی نەوتی خاو لە ئێمە کرێت چی لێکە، ئەی پاڵێوەی وەکای بە پارەیانی. بەس وەکو داهاتی نەوتی خاو ئێستا لە ناوخۆ بەڕێزوتر لە ناوخۆ پاڵاوگەکان هیچ شتێ دیار نییە، بە تەنکەر دەبچێتە دەرەوە لە ناوخوا ئەفرۆشێ، جا لە ناوخوا ئەکڕن. بەڵێ لە ناوخوا ئەفرۆشتێ، ناڵێم تەنی بە 250 بە 300 لە کۆمەڵێک پاڵاوگا پاڵێورێ و بەعنی ئەفرۆشێ لە ناوخوا ئەفرۆشتێ. بە خەمڵاندنی بەڕێزت پێشبینی دەکرێت چەند بێ بۆ نمە داهاتیە و نەوتەی کە لە ناوخۆ دەفرۆشرێ؟ نازانم، ینی باوەڕکە نازانم لەبەرەوەی لە چوارچێوەی موەسساتیان نییە، بەڵام ئەزانم ئەفرۆشێ و لە بازار عەرز هەبووە و فرۆشراوە و بەشە لە پاڵاوگەکانی 600 تەمەنی هەیەیانە بە تایبەتی لێرە لاناسە کارە چێ بەرەمی ناوخۆیانی. بەڵێ ئێستا بەبێ بەغدا بەبێ 400 میلیارەکەی بەغدا ناتوانن دەست بە دابەشکردنی موچە بکەن؟ بە دڵنیاییەوە ئەتوانن و 400 میلیارەکەش دێ لەم ڕۆژانە، بەڵام کێشەکە ئەوەیە ناڵێم ئەمڕۆ لە کەناڵی ڕوودا بووە بدەم ئەڵێ ئەگەر 400 میلیارەکەش بێمە هێشتا 300 میلیارد دیناری ترمان کەمە. ئەمە شتێکی زۆر بێمانەیە و شتێکی زۆر خراپە.
یعنی تۆ خەریکی چیت بێ زەحمەت پێمان بڵێ. کە لە بەغداوە هاتووە چی لێ دێ؟ کاغالی؟ سەوتەکە جیکە جیکێکی زۆر خراپی ببوورە وتم ئەو 400 میلیاری لە بەغدا حالەتی خەرجکردنی دیار نییە تاوەکو ئێستا بۆ وەزارەتی دارایی حکوومەت ڕوونکردنەوەیەک نادات چی لێدە و 400 میلیارانێک کە پێشتر هاتن خۆ تا 25 سێش بەڕێستان ئاگادار نێمە وتمان فرۆشتووە. کێشەکە ئەمەیە کاک حەکیم لە دوای ئەو وادەوە من پێ دەڵێم تۆ بنەوتت هەیە ینی ئەتوانی سەرچاوی دیکەی داهات بەم نەوتە دروستکەی داهاتی ناوخۆشیە پارەت لە بەغاوە هەیە ئەتوانرا ئەمانە هەمووی تەنزیم کرێ و ڕێکخرێتەوە و ئەلان کرێەوە کێشەی موچەی پێچارە سەرکرێ ئەمە نەکراوە. باشە ینی ئێستا لە هەرکێ لە حکوومەتی هەرێم پرسە داهاتی بەرهەمە نەوتیەکان و نەوتی خام چەنە بێ زەحمەت ئەمماوە جوابت ناداتەوە بڵێ سفرە بۆ ئێمە جێی باوەڕ نیە وەکوتم پرۆسەکە لە بازار ڕاهەیە و دیارە هەر سفریش بێت لە ڕاستیان نیشانەی فەشەلە یعنی چی ناتوانانی سیفادە لە نەوت بکە ئەگەر بە بۆریان نەینێریت. بەڵێ سوپاس دەکەم دوای دێمەوە خزمەتت لەسەر پشکێریم لە بودجێ عێراق قسە دەکەین مامۆستا جەنابشت بەخێربەی سوپاسیان دەبوون دەکەین سەبارەت بە پشکێریم لە بودجێ عێراق و ئێستا کێشەی دابەشکردنی موچەش هەیە سەراوی کەعالی باسی کرد داهاتی ناوخۆیە 330 میلیارێک فرۆشی نەوتێ لە ناوخۆ هاوکاری و پەیمانان هەیە بەڵام ئێستا گرفتی دابەشکردنی موچەیە موچەی مانگی 5 ئێستا وادەکەی دابەش نەکراوە بڵێن دیاری دابشکردنەکەی ناوەڕاستی مانگی 6. بەڵێ هۆکارەکەی چی دەبینی بۆ چاوەڕێی 400 میلیارەکەی بەغداش بکرێت بۆ دابشکردنی موچە؟ ئەتوانین بڵێن یەکێک لە گرفتە سەرەکیەکان لە هەرێمی کوردستان بەڕاستی ناشەفافی بوونە و دەستگای و نامۆسی بوونی داون دەستگاکانی حکوومەتە و جۆرە لە جۆرەکان تەخشان و پەخشانکردنی داهاتی ئەم وڵاتەیە کە بەپێی پێویست نییە. یعنی تۆ ماوەی 30 و ئەوەنە ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتە و یعنی چی ئەم حکوومەتە بەرگەی مانگێک لە قەیرانی دارایی نەگرێ ئەگەر قەیرانی شەبێ کە هەموو چاودێران پێیان وایە کەمی داهات نییە لە وڵاتەیە ئەم وڵاتە داهاتێکی زۆری هەیە هەرە و پارەی نییە کە لە بەغاوە دێ هەموو نەزانن داهاتێکی زۆر لە خاڵە سنوورەکانی هەرێمی کوردستانە هەیە داهاتێکی زۆر لە باج و خەراج و ڕسومات و ئەو بارگرانی کە بۆ تاک بە تاکی هاوڵاتیان دروست بۆ ئەمە هەمووی داهاتە بە ڕێزەکەم ئایا بۆ ئەم حکوومەتە هەر ئەڵێن نییە یعنی ئەمە هەر فێری ئەم زاراوەیە بوون ئەمە گرفتێکی گەورەیە ئەمە پێمان ئەڵێ ئەم دەسەڵاتە بێباکە ئەم دەسەڵاتە بێپلانە و بێبەرنامەیە و ڕوویایەکی وازحیشی نییە لەبەرەوە بە دڵنیایەوە ئەتوانین بڵێین باش ئەمانە خۆ ڕاستی ئێستا نەوت نافرۆشرێ لە هەرێمی کوردستان با بڵین ئەمەی لە ڕێگای تەنکەرەوە ئەڕۆشت و بۆ جیهان و بۆ تورکیا ئەمانە بەڵام خۆ لە ڕێگای بۆڕێەوە بەڵام خۆ نەوت لە ڕێگای تەنکەرەوە پێم وانێ وەستاوێ ئێکرێ ماتۆ بڵێ هەر هیچم نییە بودجێ عێراق تەبعی هەموو پرۆژە یاسایی لە بەغداوە بێت هەموو پرۆژە یاسایە کۆمەڵە ڕێکاری خۆی هەیە دوای ئەوەی کە خوێندنەوەی سێمی بۆ کرا و دەنگی بۆ درا لە ئەنجومەی نوێنەران ڕەوانەی ئەو پێم وایە بەپێی سێ ئەنجومەی نوێنەران بێ ڕەوانەی لای سەرۆک کۆماری عێراق کراوە دیارە ئەویش ماوەیەکی هەیە کە لە ماوەی 15 ڕۆژەکە بێ واژووی لەسەر بکە و دوای ئەوە بێ لە ڕۆژنامەی وەقای عێراقیا بڵاو بێتەوانێ و دوای بڵاوبوونەوە ئیتر لە یەکی یەکەوە ئەچێتە باری جێبەجێکردنەوە ئەمە پرۆژە ئەو کاتە ئەتوانین بڵین جۆرێک لە زەمانەت بۆ موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان دروستە بێ و بوژانەوەیەک لە بازاڕە دروستە بێ لە پەرەپێدانی پارێزگاکانە چکان بجێ عێراق بجەیەکی زەبەلاحە قەبارەکەی زۆرە بۆ پشکی هەرێمیش دیاری کراوە بەڵام گرنتی زەمانەتی موچەی فەرمانبەران و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان وەستاوەتەوە بەوەی تا چەندێک حکوومەتی هەرێمی کوردستان پابەند دەبێ بەڕێکەوتنەکەی لەگەڵ حکوومەتی عێراقیە و حکوومەتی عێراقیش پابەند دەبێ لە ساڵانی ڕابردووە لە خولەکانی ڕابردووشە کە بودجە پەسەند کراوە پشکی کوتەر دیاری کراوە بەڵام دوجار بەهۆی پابەند نەبوون بە ناوڕۆکی ڕێکەوتنەکانەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و
موچەخۆران و فەرمانبەران باجی ململەکانیان داوە و خاڵێکی تر کە من پێم وایە ئەمە جەوهەری قەزیەکەیە ئێمە ئەم پرسیارەمان بۆ دروستووە بە تایبەتی لە دوای تێپەڕاندنی بودجە لە عێراقا ئەو نەغمەیە کە لە پەرلەمانی عێراقا بینیمان کە کاتێک باسی کەرکووک و ناوچە جێناکۆکانەکەی باسی شایستە داراییەکانی فەرمانبەرانەکەی و باسی جێڕانەوەی موچە پاشە کوتراوەکانی فەرمانبەرانەکەی هەر هەموو پەرلەمانتارە عەرەبەکان دژن یعنی تەسەورەکەی بۆ بڕگەی کە تایبەتە بە کەرکووک و ناوچە جێناکۆکان و مامۆستایان و فەرمانبەران کە ئەمە لە کارنامەی سوودانیا هاتووە کە بگوازرێنەوە سەر عێراق لە کارنامەی سوودانیا هاتووە لە پەرلەمانە دەنگراوە بە کارنامەکەی سوودانی هەموو ڕێکارە ئیداریەکانیان بۆ گرەوە تەنها لەسەر بجەماوە تەسەورەکەی کاک حەکیم بە بچوونە سەر مێزەکان وتیان هەر نابچێتە دەنگدانەوە ئەم خاڵە نانشتێتە دەنگدانەوە من ئەم پرسیارم بۆ دروستە بێ باشە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکیان لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی و یەکێکیان لەگەڵ سونیەکانە و هەرچیان هاوپەیمانن لە ئیدارەی دەوڵە و حکوومەتیان پێکهێناوە و ڕێککەوتنیان کردووە بۆ نەیانتوانی دەنگی لە 300 پەرلەمانتار 250 پەرلەمانتار دەنگی 50 پەرلەمانتار مسۆگەرکەن خۆ دەنگی 50 مسۆگەر کردایە ئێمە 64 پەرلەمانتاری کورد هەمووی دەنگمان داوە یعنی تۆ سەیری کرد ئەمە پێمانەڵێ ئای ئەم ڕێککەوتنانە ڕێککەوتنی چین لەسەر چ بنەمایەکەن بەڵام بەداخەوە ئەم پەرتەوازەیە لە هەرێما هەیە ئەم ناکۆکەی لە نێوان پارتی وێچێتیا هەیە یەکسەر گوازرایەوە بۆ بەغا لە بەغا سەنگی کورد پێگەی کورد وەزنی کوردی بەڕاستی ورد و خاش کرد تێکیشکان و نەغمەیەکی مەترسیدار ئەتوانم بڵم سەرەتایەکی مەترسیدار ڕوو لە ماف و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان و ئەی بەیانی چۆن باز لە مادی سەوچلەکەی ینی بەم پەرتەوازەیە کە لێرایە هەنی بەڕاستی پێش هەموو کەس ئەبێ یەکێتی و پارتی وەکێتی ئەبێ وەڵامی ئەو خەڵکە بدەنەوە ئەم ڕێککەوتنانیان چۆن کرد لەسەر چ بنەمایە کردیان بۆ کەسێک لەوانەی کە هاوپەیمانیان بوون پشتیوانیان نەبوون سوپاس دەکەم دێمە خزمەت مامۆستا کاکعالی سەبارەت بە خەرجی لیستی موچە ئێستا باز لەوە دەکرێت 910 میلیارد بێ لەگەڵ هاوپەیمانان 30 میلیارد ینی نزیکەی 940 میلیارد بێ بۆچی ئەوەندە خەرجی موچە زیادی کردووە یاسای چاکسازی هەبوو کە بڵێن خەرجی موچە کەم بکرێتەوە ئەو پارانش کە دەگەرێتەوە بدرێت بە وەکو ئەولەویاتێک بدرێت بە خانەنشینان هۆکاری چییە ئەو هەموو خەرجە زیادی کردو ئەوەندەی کە بەڕێزداگەدار بیت بەڵێ لەبەرەوەی پلە بەرزکردنەوەی هێزی ئەمنی و سەربازی هەبووە لە دامەزراوە ئەمنی و سەربازەکان بەردەوام هەر خەڵکیان هەر بۆ خۆیان تاعین کردووە ویستویانە و پلە بەرزکردنەوەی دامەزراوە سەرۆکایەتیەکان هەم بووە سەرۆکایەتی حکوومەت فەرمانبەرەکانی تەبعاً زۆرن سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان پێم وایە کۆمیسیۆن دادوەرەکان ئەمانەش هەمووی تەسیراتی کردووە بەڵێ باشە بە سەبارەت بە موچە پێشتر وا ڕاگەیەنرا کە مەسروور بارزانی قوبات تاڵەبانی ڕێکەوتنیان کردبێ کە داهات هەمووی لە یەک هەژمار کۆ بکرێتەوە هیچ ڕنگدانەوەی کێ بوو سەبارەت سەرنجی بزانام ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی کاربەرەکە قسەی کردووە باسی هەژماری بانکی کردووە دروستی بکات بۆ دروستی بکەن بۆ 1,200,000 فەرمانبەر 1,200,000 موچەخۆرن طبعا ئەگەر ڕێکەوتنەکەیان کاریگەری هەبووە لە بەغا ڕەنگەداوە نەخێر یەکێتی و پارتی هیچ متمانەیەشیان بە یەکتر نییە لەوەی عێراقا باش ڕوون بوویەوە ئەوەی ناوی حکوومەتی هەرێم و ئەنجومەنی وەزیرانە شتێکی تاو شکلیە پارتی دەسڵاتی بەسەر ئەم منتیقانەی هەولێر و دۆکە هەیە و یەکێتیش دەسڵاتی بەسەر سلێمانی و هەڵەبجا هەیە جگە لەمە هیچی تر نییە یعنی دیارە ینی هەمووی شتی شکلیە بەڵێ سەبارەت بە هەژمارە بانکێکە چۆن لی دەڕوانی بەڕێزت هینە ئەوەی من زانیومە ئەو پارەی کە لە بەغەداوە بێت ئەیدەنە ئارتی بانک بۆ ئەوەی لە ڕێ ئارتی بانکەوەش بارە حساب بۆ فەرمانبەران دروست بێ ڕێژەیەکە لە سایەکە شتێکی وایە پێم وایە بۆ ئارتی بانکە بێ و ئەو کاتە تۆ لە بریەوەی لە مۆزەف وەریگرێکی لە کاشێرێکی ئەوان وەریەگریان باڵە یعنی ئەو لە سەدایەکار لەسەر موچە خۆران دەبێت کاگالی بۆ بانکەکە بەڵێ ئەی حکوومەت خۆی ناتوانێت ئەمە بکات خۆی ئەمە بکات و موچە بە ئەلکترۆنیکە خۆشی دابەشی بکات مەسەن بۆ نمونەوەزە پرسیارەوەی لەمە دو وەزارەتی دارایی وەزیفەی چییە یەکێتی لە زۆنی خۆی
باج و ڕسومات وانە هەمووی کۆکات و هەر لای خۆش ێمێنێتەوە جگە لە گومرگەکان لە سا پەنجابێ بگەیتەوە عێراق باج و ڕسومات بۆ ناو خۆیە پارتیش لە زۆنی خۆیەی کە هەر یەکەش پارەکە بۆ منتیقی خۆیەتی موچەش لە بەغداوە بێت لە ڕێگەی ئارتیبانکەوە دابەشەکرێتی وەزیفەی وەزارەتی دارایی چیانی ئیشی نامێنێ نازانم ئیشی نامێنێ ئەی چیەکە ئەی چیەکە موچەی لانیە و داهاتی لا نەبێ و خەرجی لا نەبێ باشە بەس ئەی سەبارەت بە بودجێ عێراق کاکعالی لەوێ وایاتوە کە حکوومەتی هەرێمیش ینی دەسەڵاتێکی هەبێ بە وەکو پارە دابەشکردنێک هەر ئەو دەسەڵاتی هەبێت طبعا ئەوە گرفت نییە ئەوە گرفت نییە نەزانین چۆنە ئەگەر یەکێ بە سیاسیانە بودجێ عێراق بخوێنێتەوە تێگا لەوەی داڕشتنەوەی ئەم بودجە هەنگاوێکە بۆ شتی تریش تێگانی ئەمە قانونی بودجە نییە هەنگاوێکە بۆ تەزعیفکردن بۆ نمونە ئێسامان بۆیان نییە نەوت بفرۆشن و پارەش لە ژمارە حسابی خۆیان نییە تەسەڕوف بکەن موچەیەکەوێتە عێراقەوە و موچەش کەوتە لایکێ قەرار لای ئەوەیە لە ماڵیشە پارە لایکێ بۆ قەرار لای ئەوەیە ماوەیەکترەڵێن ئەنجومەنی یاسایش ناقانونیە دوای ئەڵێن پێشمەرگە بەم فۆرمە قوبوڵمان نییە دوای قۆناغ بە قۆناغ بن پێم وایە هەرێمی کوردستان بە تەواوەتی لاوازەکرێ و ئەمە نەتیجەی سیاسەتی هەڵەی یەکێتی و پارتیشە لە 30 ساڵی حکومڕانیە کە هیچ هاوڵاتیەکی کورد بۆ ئەمە ئەسەف ناخوازیانی ئێستا بڕۆ بازار پرسیار لە خەڵکە خەڵک دڵگران نییە بەمە یعنی بە بێلایانیش بڕۆ پرسیارکە بە عشوایی عینەوەرگرە ئەمە نەتیجەی ئەوەیە حکومڕانیەکی خراپیان کرد من پێشتیش لە بەرنامەیەکی جەناب تاوتم یعنی ئەوەی یەکێتی و پارتی ئەو زەرەرەی لە هەشتی نیشتیمانی خەڵکیاندا نە تورک داوێتی نە فارس داوێتی نە عەرەب داوێتی یعنی کێوای کرد ئەمانە ئەوەی ویسیان کردیان چی زەوی نابێ وڵاتەیە هەموویانیان برد بۆ خۆیان و کوڕ و پرۆژەیان دانوێ بە هەرکێش شەراکەتە ئەیانوێ زەیوی ئەوان بێ ئەیانوێ مەرزی ئەوان بێ ئەیانوێ نەوتی ئەوان بێ ئەیانوێ داهاتی وڵاتەی خۆیان بێ کۆمپانیای خۆیان بێ مزانکۆی مناڵەکانیان بێ چیان بێ ئەبێ ئەوان هەیان بێ ئەمە لە نەتیجا دەرچوویەکی کولیە کە ئینگلیزیە زانێ و دەرفەتی کاری نییە تۆ تەسەورەکەی وانەی نیشتیمانی چی بۆ ئەخوێنیتەوەڵێ ئەم نیشتیمانە کە منیتیام هی ئەوانە و هی مناڵەکانیانن بەرپرسێکی نەخوێنەواری نەزان چەندین پاسەوانی بەدواوەیە و مناڵەکەی ملیۆنێرە کە هیچ بارێکی نییە ئەمیش دەرفەتێکی کاری بەسیتی دەست ناکەوێ ئەمە زەرەری لە هەستی قەومی ئێمەدا خۆ بەعس بەو هەموو زوڵم و ستەمەی کە هەی بوو هەستی قەومی خەڵک لە ئاستێکی زۆر بەرزا بوو ئەرە خێرە وای لێ هاتووە ئێستا خۆ ئەو خەڵکەی لە سلێمانی نەرە و خەڵکە بوون لە سەردەمی باسیشا لە سلێمانی بوون و کەس و کاری ئەوانە بوون ئەمە زوڵمیان بینی زوڵم ئەمانە ئێستا تااقەتیان نەما بە کۆپتەری شات و چۆکەن خۆیان بە شایانی ئەوە نبینن نەک ماڵەکانیان لە گەڕێکی خەڵکانی و دراوسێ خەڵک نین شایانی ئەوە نین خۆیان بۆ نبینین سیارەکانشیان بەشانی ساری خەڵکی ترا بڕوە ئێخۆ خەڵک شعوری هەیە خەڵک بیرەکاتەوە ئەمە نەتیجەیە ئوستاز ئەمە نەتیجەیەکی ئەوەیە کە ئێستا وەریەگرینەوە 31 ساڵ حکومڕانی فەشەلی پارتی وێکێتی ئەو کارە باش بڕا باشەوە ئێوەش کارەباتان خراپە دیارە باشە دوای دێمە خزمەت لەسەر پشکی هەژارەکانیش پرسیار لێ یەکەم ئایچی تێدا لەو بودجەی کە لە عێراقەوە دێ ئەوەی کە گەنجی بێکارە هەژارە بۆ پرۆژەکان مامۆستادارە سەبارەت بە پاشەکەوتەکە لە بەغدا کێشی زۆری لەسەر دروست بوو پرسی پاشەکەوتەکە چی بەسەرات ئێستش دەڵێن دەنگ دراوە و دەنگی هێناوە و دەوێت بچێتە دادگای فیدراڵی ئەو پرسە چۆنە؟ ئەتوانین بڵێن ئەو بڕگەی تایبەت بوو بە جێڕانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران بەداخەوە لە مادەی 14 لایان برد کە لایان برد دوجار خستیانە مادەیەکی کۆتایی ئیزافەیان کرد بەڵام لە کاتێکا کە خوێندرایەوە لە ناوهۆڵی پەرلەمانە بە یەک دەنگ پەرلەمانتارە عەرەبەکان دژی وەستانەوە ڕاستە هەموو پەرلەمانتار کوردەکان دەنگمان بۆدا من ئەڵێم پێش ئەوەی بڵێ دەنگی هێناوە یان نەهێناوە پێویستە قسە لەسەر ئەو کەشوهەوایە بکرێ کە مادەکە عرض کرا و کە دەنگی تیادرا کەشوهەوایەکە چۆن کەشوهەوایەکی زۆر ناتەبیعی بوو
پەرلەمانتارەکان لە شوێنی خۆیان نەبوون لە ناو ڕاڕەوەکانی هۆڵی پەرلەمان بوون زۆربەی زۆریان چوو بوونە بەردەمی مەنەسەکە بۆچی چوبوون یعنی حاڵەتێک نانێشت هەمویان هەستان پەرلەمانتارە عەربەکان هەمویان هەستان چونکە پێش ئەوە باز لە مادەی ئەو بەرگەی گەڕانەوەی فەرمانبەرانی کەرکووک ئەو بوو هەر هەستان وتیان ئەمان نێنە ژەوەر بچێتە دەنگدانەوە بۆ ئەمەشیان هەمویان بە یەک دەنگ تەسەورەکەی لە خیلالی ئەوەی کە سەرۆکی پەرلەمان سیغەکەی خوێنەوە کە کوتی دەنجینێنە هەموو سی چرکەی پێ نەچوو یعنی ئەمە هەر دیمەنەکان ببینە دیمەنی دەنگدانەکە پێتەڵە کە ئەمە کەشوهەوای دەنگدان نییە پەرلەمان شوێنێکە ئەبێ لە حاڵەتێکی نۆرمایی و ئاساییە بەرگەکان بخوێندرێتەوانێ مادەکان بخوێندرێتەوانێ بەڵام بەداخەوە ویستێک هەبوو کە هەمووی دژی ئەم بەرگان باشە بەس پێشتر باز لەوەکە کە یەکێک لەو بۆمانن لەناو بەرگەکانی بودجە بوو بوو کە بودجێ هەرێم ڕابگیری لە 15 ڕۆژە بەریای دادگای فیدرالی ئەوە نەماوە ڕاگررتنی بودجە نەماوە بە شێوازێکی تر ئەتوانم بڵێن داڕشنەیەکی بۆ کراوە کە لە ماوەی 30 ڕۆژە کاتێک حکوومەتی مرکزی بودجە ئەنێرێ بۆ هەرێمی کوردستان ئەبێ هەرێمی کوردستان لە ماوەی 30 ڕۆژە چۆنەڵی خشتەی پاکتاوکردنی داهاتی خۆی بداتەوە بەلایەنە پەیوەندیدارەکان ئەگەر نەیدا ئەو کاتە 15 ڕۆژیان دانابوو بەڵام دوایەوەی کا گفتوگۆ کرا 15 ڕۆژە بەزیژنێکی بەش پێک دێنێ ئێستا دراوەتە دەست پەرلەمانی عێراقیش هەندێک چاودێری دارایی لە عێراق باشە و هەندێک لایانی پەیوەندیدار حتمما بێ ئەم وردەکاریانە بچێتەوە کوێ وەنە وەزارەتی داراییە وەزارەتی پلاندانانە بۆ شوێنانەی کە تایبەتن حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ ئەم پارانە لە چیا سەرف کراوە لە چیا سەرف نەکراوە من پێم وایە سەرەتای قۆناغێکی نوێیە لە عێراقا قۆناغێکی نوێ بۆچی قۆناغێکی نوێیە بەوەی کە پێم وایە ئەمە سەرەتای ئەوەیە کە ئەم بودجەیە پەیامێکی پێیە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان وەکو وتمان ئەوە فرۆشتنەوە لە دەسەڵاتی هەرێناوە نەماوە پارەکە کولەن لای هەرێم نییە وایە ئەمەوە چاودێریەکان تونتر دەبنەوانێ چاودێری توندی تێدا بودجە بەڵێ بە تاکید یعنی هەرێمی کوردستان پابەند نەبێ بۆ ڕێکەوتنانەوە بۆ خاڵانەی کە لە بودجە بووە یەکسەر شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و فەرمانبەران گرفتی گەورەی بۆ دروستە بێ ئەمە دوجار ئەم ئەو بڕگەی کە تەسبیت کرا کە لە مادەی 14 ئەگەر پارێزگایەک ناڕازی بوو لە پشکی خۆی یان پێی وابوو زوڵمی لێکراوە نەعەدالەتی بەرامبەر کراوە ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ حکوومەتی مرکزی بکە ئێمانە بە جۆر لە جۆرەکان تەزعیفکردنی ڕۆڵی هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان و ئەوەیە من بەشێکی تری ئەڵێم نابێت پارێزگایەک زۆر دڵی بەوە خۆش بێ بڵێ من لە بەغاوە تەمی لە کرێم و چەشەم نامێنێ ئەو بەغایی کە پێمان وابێ لە ساڵحی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بڕیارەکان یەکلاکاتەوە ئامادە نەبوو ئەو موچەخۆرانی کە لەژێر دەسەڵاتی خۆیان لە کەرکووک و لە مووسڵ و لە ناوچە جێناکۆکان دەوامەکەن کە کارجێڕی و ئیداریان سەر بە حکوومەتی مرکزین و ئامادە نەبوو ڕاژەکان لە هەرێمە بگوازرێتەوە بۆ ئەوێ لەبەرەوە ئەمە بە دەرەجەی یەکەم پارتی یەکێتی کە لێرە دەسەڵاتدارن و لەوێش بەشدارن لەو حکوومەتەدا ئەبێ ئەمە بۆ خەڵکی ڕوونکەنەوە ئایا ئەمان ئەم ڕێکەوتنانیان چۆن کرد چۆن گەشتن ئەم سیغەیە دوجار وەزی خەڵکیان بمبار و دۆخە گەیاند بەڵام ئەگەر بێت و هەرێم پابند بێ و حکوومەتی مرکزی پابند بێ جۆرێ لە زەمانەت بۆ موچەی فەرمانبەران هەیە بۆ جۆرێک لە بژانەوەی بازار و پەرەپێدانی پارێزگا گرنگەکەەوەی مامۆستاکەیە و پارە لە بەغدا دێت دوایەوەی کە سەر کۆمار واژۆی دەکات لە وەقای عێراق بڵاو دەکرێتەوە پێشبینی دەکرێت لە مانگی بۆ منە حوتەوە کێشەی موچە نەمێنێ ئەو پشکێک کە هەرێم مانگانە هەیەتی زیاتر لە تریلیۆنێک بێت تەسەور ئەەکەی تەسەورەکە هەرە بێ وابێ چۆ لە ڕێکاری ئیداری وات پێ لە دوایەوەی کە سەر کۆمار ئیمزایەکە دوای لە ڕۆژنامەوە خایە بڵاو بێتەوە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە لەکەیەوە لە یەکیەکەوە اینجا دێن تەسفی حساباتەکە یعنی ئەگەر کەم زیاتر بێت تەبعی هەرێمی کوردستان پارەی بەقەرە زۆر گرتووە ئێستا خەڵک پێی وابێ ینی بۆی هەندێشت وازە بێ خەڵک پێی وابێ لە بەغاوە ڕێک 16 تریلیۆن و پوین 6 نێرن بوارە پشتیوان نییە لە دنیاە تۆمان خۆ عێراق و پارەی ئێستا لە بەردەسانیە مانگانەی فرۆشی نەوتەوە نیە داهاتی عێراق زۆربەی نەوتە دوعا بکەین نرخی نەوت دانەبەزێ یعنی نرخی نەوت دابەزێ لەبەرەوە ئەمەش گرفتێکی گەورە بۆ عێراق دروستە بێ بۆ کوردستان دروستە بێ ئەو کاتە مانگانە پشکی هەرێم 12.67 ئیتر بەڵام چی
داهاتە ئیتیحادیەکان کە مەبەستی خاڵە سنووریەکانە لە سا پەنجای بۆ هەرێمە لە سا پەنجای بۆ حکوومەتی مەرکەزیە داهاتی ناوخۆ بۆ هەرێمە ئیتر وازە هەمە هەر خۆ لەم سێشتە بە دەرنیا ئەوە لەوێ بجەکە ئەوەیە دیاری کراوە داهاتی ئیتیحادیمانەیە داهاتی ناوخۆمان. سوپاس دەکەم. کاک عەلی سەبارەت بە بڵێن ئەو پشکەی کە لە بەغداوە دێت هیچ شتێکی ترا بۆ خەڵکی هەژار بۆ چاودێری کۆمەڵایەتی بۆ گەنجی بێکار یاخود هەر بۆ موچەخۆر زامن کراوایی بۆ خەڵک هەژارەکە و ئەوانەی کە موچەخۆر نین؟ خۆی کاک حەکیم ئەو بەداخەوە زۆر شت تێپەڕیوە. نەتیجەکەی چییە؟ بۆە کورد مەطبەخێکی گرنگی هەبوایە لە خەڵکی پسپۆر و شارزا پەرلەمانتاری لایەنەکان بۆ ئەوەی هەم شت تێنەپەڕێ هەم استیفادە لە زۆر بڕگە بکرێم. من لەگەڵ حرمەتم بۆ جوودی ئەندام پەرلەمانەکان هەر شتێ لە لیژنەی داراییە نەبێ بە راپۆرتی هاوبەش اتیفاقی لەسەر نەکرێ هەرگیزا و هەرگیز بە دڵی فراکسیۆنی کوردی لە قاعی دەنگدانا تێناپەڕێ. ئەوەی کە ئەڵێەوە من پێشنیارم کردو مادەیە جێگیرەکەم و بخرێتە دەنگدانەوە بەخوا جگە لە ختوکەدانێکی عاتیفەی چەند سەعاتی خەڵکی چیتر نییە ئەگەر شتێ جێگیرکەی لەوێکرێم. من یەک دوو شت دوێنێ شەو سەری شتی سیر تێپەڕیوە بەسەر نوێنەرانی کووردا بۆ نموناڵە 16 تریلیۆن نەخێر 16 نییە 580 بۆ ئەوان چوون چیان کردووە 2 تریلیۆن و 800 میلیارد بۆ مەشارێعی کوردستان دیاری کراوە. باشە زۆر باشە من کە بینیم زۆرم دڵ پێی خۆش بوو زۆرە بەڵام لەم 2 تریلیۆن و 800 تریلیۆنێک و 400 میلیاری ئەجووری نەقلی نەوتە. منە پرسم ئەجووری نەقلی نەوت کرێی گواستنەوەی نەوت ڕەبتی چییە بە مەشارێعی استثماریەوە؟ من نەمبینی هیچ پەرلەمانتاری ڕەخنە لەمە بگرێ وە تێشپەڕی بڕۆوە خشتەکەی من لە بەردەستمایە باشە خشتێکی ترە طبعا لە خشتەکە عامەکە نییە پەیدام کرد حەسەی ئیقلیم کۆی گشتی 14 تریلیۆن و 842 دواتر بۆ تەنمیەی ئەقالیم 276 یەکێتە سەر دواتر 62 یەکێتە سەر بۆ هەندێ بەشارێعی استثماری کەواتە کۆی گشتەکەی ئەکاتە چەند 581 لە خوار ئەوە ئەڵێکی ئوجور الكلف النقل النفط الخام المصدر عبر الإقليم باشە چەند 1 تریلیۆن و 428 میلیارد واتە ئەم تریلیۆن و 428 میلیارە بیبەرەوە بۆ خشتەکەی پێشووتر لێکی بەرەوە لە ضمنی مەشارێع حسێب کراوە. ئەگەر ئەمە لێ دەرکەی نزیکەی تریلیۆنێک و 300 میلیارد بۆ پرۆژەکانی کوردستانە کەمە زۆر کەمە. بەسکە عەلی خۆ پێشتر ئەوەندەش نەکراوە بۆ پرۆژەکانی هەرێم 65 میلیاری مانگانەی قەرزی TBIش بدەیتەوە بەمە حسێبیکەی مانگانەیە گاتە تریلیۆنێک و 200 میلیارد. ئایا ئەم تریلیۆن و 200 میلیارە وەکو خۆی دەیانە ئەمەش ڕوون نییە بۆ ئەوان دەستەواژەیەکیان جێگیر کردووە ئەڵێ ئینفاقی فەعلی ئینفاقی فەعلی یعنی ئەو پارەی بە فەعلی لەم مانگا سەرفیەکەم حەسەی تۆتیایە چەند ئەوەت بۆنێرم نەک بودجەی مخەتەت و بڕیار لێدراو بەداخەوە یعنی بۆ نمونە ئەبێت لەمە و دوا هەرێمی کوردستان استراتیژی بودجەی هەبێ هیچ شتێ لە کوردستان و عێراقا ئێستا لە قانونی بودجە گرنگتر نییە سەداان ڕێکخراوی بێکەڵک و موئەسسەسەی بێ ئیش و میدیای ئەعلامی ئەمانە هیچ سوودیان نییە. تۆ ئێستا پێویستی بەوەیە لە کۆمەڵی خەڵکی پسپۆر ناوەند دراسە بکەی بۆ نمونە بۆ موچەی وەزارەتی پێشمەرگە سیادی نەبێ وەکو لە ضمنی وەزارەتی بەرگری عێراقا معنی بۆ مەسەلەن چۆن سوود لەمە بینین وانە دەیان شت هەیە لە بودجەی سیادی کاکرێر ئەم سوودی لێ ببینیە پاشان تۆ بە ئاماری بۆ نمونە وەزارەتی پلاندانان لە 14 لە بودجا 12.67 داوە تاخیر بەڵام کێشەکە ئەوەیە لە کوردستانە فەوزایەکی بێمەعنا دروست بووە ئینسان ناتوانێت ڕێی عەقلانی خۆی بڵێ ختوکەدانی عاتفە و گاڵتەکردن بە مەشاعیری خەڵکو ئەوە ئێمە لە سەرەتاوە وتم من هاوارم کرد وتم کاکە مە عیلمە خۆمە نییە مندام هێنابێتەوە هەر شتێک تەخسیسی نەبوو سەرف ناکرێت تەواو دەستیان کرد بە قسەکردن و بوختان بۆ مەسەلەن ئێمە قەرارە دەین حکومەتی عێراق
قەرارە دەین پارە تەرخان کا بۆ گەردانەوەی پاشەکەوت ئەمە بە بڕگەیەکی قانونەکە هاتووە بەڵام لە ناو بوجا هیچ تەخسیسێکی نییە لە هیچ کوێ پارەی بۆ تەرخان نەکراوە بە یەک سکاڵای وەزارەتی دارایی عێراقەڵەوە شێتەوە بە یەک سکاڵا وە بە پێچەوانشەوە قەرارە دەی حکومەتی هەرێم بیدا بەڵام لە برگەکانە هیچ تەخسیسێک نییە ناڵێ لە کوێی دەم هیچ پارە نییە سبەینە سەرۆکی حکوومەت یا وەزارەتی دارایی هەرێم سکاڵایەکە هەڵەوەشێتەوە هاوارمان کرد هەر لە پشکی هەرێمەیکەن تەخسیسی بۆ بکەن تەخسیس کاکە بڕۆن لە خەرجی تەشغیلیەی گوازیتەوە لەکوێ بەڵام تەخسیسی بکە باشە عێراقیدا لە شوێنێکا تەخسیسی بکە ئەوەی ئەخیر هەبوو برادرانە کردیان لە زیادەی داهاتی نەوت ئەویش ینی ئەگەر نەوتی هەرێم بە $85 بفرۆشایە تەسەورەکەم بیانتوانیا لە ساعت دەبن بەڵام سەری نەگرێ ئەویش تەفاسیلی زۆر زۆرەکە چی بەسەری باشە چەند پرسیارێک تر کاگالی بە کوردی سوپاس دەکەم یعنی مەبەستەکەی من چییە ئوستاز مەبەستەکەی من چییە ئەم بابەتی بودجە بە هاش و هوش و خوتوکەدانی عاتیفە ناکرێ دراسەیەوێ خەڵکی مختەسیەوێ ئەبووە ئەم فراکسیۆنانە هەمویان دایان سیمینار و وەرکشۆپیان بکردایە باوەڕکە پەرلەمانتارە بووە نەیخوێندوە تۆ هاتوۆتە بەردەسی لە قاعکە ئەمە تۆ تەسەورەکەی دیفاعی چی و بودجەی چی و بێت دە پرسیاری لەکەین لە بودجە و تەفاسیلی بودجە و قانونی بودجە و نەفەقاتی تەشغیلی و ئیستثمار و عەجز لە موازنە و ڕێگاکانی پڕکردنەوەی عەجزومەتە هیچی نازانێت چۆن تۆ پێت وابێ باشە چەند پرسیارێک تر بە کورتی سوپاس دەکەم دیارە جەنابیشی التزامت هەیە ئێستا بەو 15 تریلیۆنە کە دانراوە خۆ 15 تریلیۆنە کەم نییە کاگالی پێشتر خۆ حکوومەتی ڕێمەوەندەی دەست نەکەوتووە داهاتی ناوخۆی بۆ دەمێنێتەوە وایە کەمە ئەخسەی کە کاکە حەکیم ئەم 15 تریلیۆنە تۆ حسێ بکە نزیکەی تریلیۆنێک و 200 ملیاریشی ئەڕوا بۆ کوێ بۆ TBI وانە تریلیۆنێک و 300 ملیاری بۆ تریلیۆنێک 300 ملیار ینی بەرحاڵ ئەڕاتەوە بۆ قەرزی TBI تا قەرزی TBI بانکی بازرگانی عێراقی ئەمێنێتەوە ئایا ئەگەر 100% بێت هەر باش نزیکەی تریلیۆنێک و 200 ملیارە کا خراپ نییە لە 150 گومرگی شت هەیە لە 150 داهاتی ناوخۆشتی ینی ئەگاتە تریلیۆنێک و 450 ملیار 950شی بۆ موچە بڕوات 500 ملیارێک ئەمێنێتەوە سەدی بۆ خەرجی بەکاربردن بڕوات 400 دەبێنێتەوە بۆ مەشارع ئەگەر وەکو خۆی بێت ئەمانش ئیدارێکی باشی بۆ بکەن بەڵام کێشەی تری زۆر تەیە ئەمە مەسەلەن ئەو پارەی تەرخان کراوە بۆ شەریکاتی نەوت هیچ موئەسسەسەیەک حسابی کردووە بەشەکایە بەشناکە کەس نە چکە هەرێم ڕقەمێکە لە عێراق ڕقەمێکە لەوانە هیچ وردبینێ ئەگەر بەشی نەکرد لەکوێ پڕەکرێتەوە خۆ شەریکاتی نەوت پارەی خۆیە بێ وانە لەکوێ پڕەکرێتەوە ئەی پێراچونەوە ناکرێت کاگالی چونکە بەڵێ پێراچونەوە ناکرێ بەو عەقدانی کە کراوە لەگەڵ کۆمپانیاکان ئەم ئجووری بۆری کاکە حەکیم ئجووری بۆری و خەرجی شەریکات بە هەموو نزیکەی 4 تریلیۆنی بۆ دانراوە ئەمان هە پارەڵێن 5 ملیار بووە وانە چۆن پێکێگەیەنیت ئەمە بەچی پڕیەکەیتەوە یعنی پێتەڵێم هەم باشە هەم پڕ ئشکالە ینی ئەوە نییە بێکێشە بەڵام من کولی ئەحوال خۆ ئەوە نەبێ هەرێم هەر موچەی نیومە هیچەوە تابینی بە 400 ملیارەکە عێراقشەوە نایدا ئەگەر ئەوە نەبێت و ناشتوان نەوت ببەنە دەرەوە بە بۆری یعنی هەموو دەرگاکانیان لێ داخراوە ئەوە نەبێ هیوادارین ژیرانە تەعامولکەن باشە با دوا پرسیارم بۆ جەنابەت ئەوە بێکەوتت شتێکی کەش بەڕێوە بێت لە بەغدا بەڵام خۆ پێشتر بەرپرسانی هەرێم بەرپرسانی پارتی وتیان ئەو وەزع خۆشەکە لە بینی هەرێم و بەغدا هەیە هیوادارین بەردەوام بێ سوودانی خۆ پەیوەندێکی باشی نییە لەگەڵ ئەو سەرکردانە سوودانی سیاسێکی زۆر ژیرە ئەوەی ئێوێ ئەیکا بەدەم نایڵێ دێت بۆ ئێرە زۆر تەعاتف خۆی پیشانەدا خۆی بە دۆستی پارتی یەکێتی هەموو ێزانێ بەڵام لە نەتیجە ئەوەیە کاکە گرنگە بۆ خۆی عەبادی و مالکی وانە بوون بەردەوام هەڕەشەیان نەکرد و هیچیان نەیەکرد تێگەی نەوت لە سەردەمی چیان ڕاگیرا لە سەردەمی عەبادی و مالکیان ڕانەگیرا وانە لە سەردەمی عادل عەبدولمەدێر زۆر باش بوو پیاوێکی زۆر باش بوو ڕانەگیرا لە نەتیجە سبەینی هەمووشی بە خۆی نایکا بە دادگای فیدراڵیکا بەوە ئەیکا بەوەیکا یعنی من ئەزانم ئەمانیش کێشەیەکی تریانەیە تا ڕوو نەدا مفاوەزات ناکەن بیرکەوە ئەگەر قانونی نەوت و غاز
پێش ڕاگررتنی نەوت دەرچوو شتێکی ترە دوای ڕاگررتنی نەوت دەرەچێ شتێکی ترە بەڵێ سوپاس دەکەین باشە تۆ لەگەڵ عێراقا پێش ڕاگررتنی نەوت ڕێک بکەوتی تایە ئاوا لەسەر زیکڕای نەیە کێشای وانە نیان کرد بەڵێ سوپاس دەکەم سوپاسیان بەدەبوون دەکەین دەرە جەنابەت لیزامێک هەیە زۆر سوپاس سوپاس مامۆستا پێنج خولەکێکمان ماوە ئەگەر ئەو پارەی کە لە بەغداوە دێ ئەگەر 4 تریلیۆن بێن باس 4 تریلیۆنی داهاتی ناو خۆش دەکرێت ئەگەر ئیدارەدانێکی باشی بێ بەشی موچە پرۆژە ناکات بەدڵنیاییەوە ئەگەر ئیدارەیەکی باشە بێەوە لە دەستێکی ئەمینە هەبێ باشە پارەیەکی کەم نییە باش و ئەو چاکسازێکی خۆشیان باسیەکەن بە فعلی بیخەنە بواری جێبەجێکردنەوە من پێم وایە داهاتی ناوخۆ زۆرە داهاتی خاڵە سنووریەکان زۆرە و ئەو نەوتی لە ڕێگای تەنکەرەوە فرۆشتێ زۆرە من ئەڵەم حکوومەتی هەرێمە گەر پلانی هەبێ ئەتوانی خۆشی پاشەکوتی موچەی لێبڕاوەکانی فەرمانبەران بژێڕێتەوانە پلانی هەبێ بەڵام مشکلی ئێمە لەم وڵاتەیە ئەوەیە ئەم دەسەڵاتە بێباکانە مامەڵی کردووە هێندەی لە بیری بەرژەوەندی خۆیان بووە هێندە لە بیری بەرژەوەندی هاوڵاتیەکانیان نەبووە هێندە لە بیری پرۆژە خزمەت گوزاریەکانیان نەبووە یعنی بەداخەوە دەستی خسۆتە بینەقاقای هاوڵاتی وە زیادکردنی ئەم هەموو باج و ڕسومات و غەرامات و کێشەی کە بۆ هاوڵاتیان دروست بووە نازانم ینی ئەم حکوومەتە گرفتێکی گەورەیە ئەم تاکەی تۆ 30 ساڵ بەز نییە بۆ ئەوەی بڕۆیتە سەر سکەی خۆت و لە بەرژەوەندی خەڵک بەس ماوەسە لە یاسای بودجە کۆتوبندێکی زۆر هەیە بۆ دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێم ئەوەی کە هەژماری داهاتەکە لە وەزارەتی دارایی دەکاتەوە لەژێر کۆنتڕۆڵ وەزارەتی دارایی عێراقدایە لە مخاڵەکان ڕۆڵی دیوانی چاودێری دارایی عێراق لە وردبینی داهاتەکانی هەرێم دیارە لە هەژمارە بانکیەکە هەرێم پابند بێ بەڵێ با گریمان بەیانی گرفتی بۆ دروست بوو ئەگەر ئەم پابند بوو بە ڕێکەوتنەکانەوە بۆ شێوەی کە هاتووە وانیان لە بودجە هاتووە لە ڕێکەوتنەکانە کە هەبووە ئەتوانێ ئەم سکاڵا بکە لە حکوومەتی مرکزی بەڵام ئەم مبەرر نەدا بەدەستەوە بۆی حکوومەتی مرکزی گرفتی بۆ دروست بکە تا ئێستا ساڵانی ڕابردوو گرفتەکە هەردوو لابوو یعنی ئەم ئامادە نەبووە داهاتی خۆی تەسلیمی عێراق بکە عێراقیش ئامادە نەبوو بجە بۆ هەرێم بنێرە یعنی ئەمە دوولایە نەبووە بەڵام پێم وایە ئەم قۆناغا کە قۆناغێکی تازەیە لە عێراقا و سیاسەتی ناوچەکەش ئەتوانم بڵم بە جۆرێکی ترە ئێستا تۆ هەرێم دەرگاکانی لەسەر داخراوە ناتوانێت بە بۆڕێ بفرۆش پارەکەی لای خۆی نییە دادگای فیدراڵی لە پارەوە چەند ڕێک دەرکرد دژی کورد ئەبێ لە مەودووە هەرێمی کوردستان هەر هەنگاوێکە نیە بیر لەمە بکاتەوە بۆردێکی ڕاوێژکاری هەبێ لە خەڵکی پسپۆڕی یاسایی لە خەڵکی پسپۆڕی لەو بوارانەیە بۆی هەر ڕێکەوتنێکەکە هەر دقێکە نووسێ پاڵپشتێکی یاسایی و دەستوری هەبێ بۆی بەیانی تانەی لێ نەدرێ ئەگەر مافیشی پێشێل کرا ئەم بچێتانە بدا لە سکاڵا تۆمار بکە گرفتەکەی هەرێم لە ئەمەیە ئەتوانم بڵێم بەتاخەوە هێندەی بیر لە بەرژەوەندی حیزب و کەس و کۆمپانیایەکی تایبەت کرا لەکوێی دنیای هەبووە غەرامە کۆمپانیا بیسەنێ ینی هەشتووە لە دنیا هەیە غەرامە ساندن ئیشی حکوومەتە بەس ئەم دێ لێرە کامەرەت بۆ داهێنێ لەکوێی دنیای هەبووە سەرپێچیەک من سەرپێچیم بینی وهی شوفێری سەرێ بووە 180,000 بۆ یەک سەرپێچی بۆ هاتوتۆ ئەمە پێڵێن خزمەتکردنی خەڵک یا ڕوتانەوەی خەڵک ئەمە پێڵەن جێبەجێکردنی یاسا یان دەستخستنە بینی خەڵک بەرەوە بەداخەوە نەبوونی ئەم پلانە لە هەرێمی کوردستانە زەربەیەکی زۆر گەورەی کودا بە کورتی ماوەسە نابێت لە بۆ هەرێم یاسای بودجەشیە بێ ئەو داتان دوورنیە بەیانی ئەم گرفتی بۆ دروستکەن بڵێن کە تۆ هەرێمێکی پێویستە بودجەیەکی سەر بەخۆت هەبێ کوا بودجەکەت هێبێ وەڵامی هەبێ یعنی ئەمەندە ئیشی نایاسایی کراوە لە هەرێمە لە درێژکردنەوەی پەرلەمان لە مەسەلەی کۆمیسیۆنەوە لە مەسەلەی بندیوار و نازانم چی ئێستا ئیش بە یاسایەکی خاننشینیەکە زۆرگای فیدراڵی هەڵۆشان کاری هەندی بەرەو ئەمانە ئەوەندە کە مکوڕی هەن بەژیری مامەڵەنەکە پێم وایە هەرێمی کوردستان وەکودا وتت بە کۆی گشتی لە خزمەتی خەڵکی دەبینی ئەتوانم بڵێم ئەگەر جێبەجێ بکرێ باشە وەکو خۆی
پێم وایە لە خزمەتی فەرمانبەران و هاوڵاتیان و موچەخۆرانە لەوانەیە قەید و کۆتێکی بۆ حکوومەت دانابێ زۆر لە بەرژەوەندی حکوومەت ولایەنە دەسەڵاتدارەکان کۆتی بۆ خەڵکدانە ناو بەڵام موچەی فەرمانبەران ئەبێ بدرێ کراوە بە ئەولەویات بەڵێ پرۆژەکانە بێ لە بوجودیانە بێ لەبەرەوە پێم وایە جۆرێک لە جوڵانەوەی بازار و پەرپێدانی پارێزگاکان و زامنکردنی موچەی فەرمانبەران و خانشینە. بەڵێ سوپاس دەکەین بەڕێزمەوە سادارە سێکانیانی زۆر سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاسی کاک علی حەمەد ساڵحی دەکەین کە پێشتر لەگەڵمان بوو سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس باوکاران فاتەمان.